عزیزان دووبارە سڵاوتان لێبێ لە تەوەریەکەما وەکو پێشتری ژاماژەمان پێکرد قسەکەین لەسەر ئەو مافانەی منداڵ هەیەی لەسەر دایک و باوکی بزانێکین پێویستە دایک و باوکەکان چ ئەرکێک بەرامبەر مناڵەکانیان جێبجێ بکەن بۆ ئەوەی سبەینێ هەم دەرونی خۆیان ئاسوودە دەبێ هەم مناڵێکی تەندروست پەروەردە بکەن. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا مریەم ئیبراهیم ڕاهێنەری پەروەردەییمان کرد و زیاتر گفتوگۆکەین. مامۆستا مریەم زۆر بەخێر بێی. حاڵی لێرین. سپاس بۆ کاتێک کە بەئێمە بەخشیوە. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کەناڵەکەتان. مامۆستا مریەم ئەوەی کە ئێمە گوێمان لێ بووە زیاتر باسی ئەوە کرێکە دایک و باوک چ مافێکی هەیە بەسەر مناڵەوە، بەڵام تر ئەبێ مناڵش کۆمەڵێک مافی هەبێ بەسەر دایک و باوکەوانە. ئەم پەیوەندیە چۆن دروستە بێ لە بینی مناڵ و دایک و باوکە و هەروەها بزانێکین دایک و باوک چ ئەرکێکی هەیە بەرامبەر مناڵەکە. بە ناوی خوای گەورە و میهرەبان سوپاسدانەکەم. ئێمە مناڵ دیارێکی خوای گەورەیە یا بە ئینسانەکان، بەڕاستی جوانی ماڵیشە، نیشانەی بەختەوەریشە، هەروەها ئەبێتە هۆی گەنجبوونەوەی دایک و باوکەکان. هەتا مناڵە هەبێ گەنجی چکەونە بەدەمی ئەوە پێەکەنی دەموچاوەکە ڕاهێنانێکەکە بە بەردەوامی گەنجە بێتەوە کەسەکە. خوای گەورە بیدا بە هەموو کەسێ، بیدا بەوانش کەنیانە. مافەکانی مناڵ زۆر زۆرە، بەڵام ئێمە توانین بڵێن ئاماژە بە چەندێکی هەندێکی بکەین. نەتەوە یەکگرتوەکان لە ڕاگەاندنی جیهانی بۆ مافەکانی مناڵ ئەڵێ هەموو کەس مافی خۆیەتی بە ئازادی بژی، ئیتر بەبێ جیاوازی ڕەنگ و ڕەگەز و توخم و زمان و ڕای سیاسی، هەروەها هەر ئەستۆ فەسڵێکی هەبێ ئەبێ سوودمەند بێ لە سەرۆت و سامانی وڵات و هەروەها شوێنی نیشتەجێبوونیش. لە ساڵی 1924 لە ڕاگەیاندنی جنێڤ بۆ مافەکانی مناڵ ئەڵێ ئەبێ مناڵ شوێنی نیشتەجێبوونی هەبێ، هەروەها بێجگە ئەمانش چاودێری ڕعایەت، چاودێری تەندروستی بکرێ، هەروەها هی گەشەشی بکرێ و هەروەها ناوێکی شایستەی لێ بنرێت و ڕەگەزنامەی شوێنی هەبێت. بەڵام لە ئیسلامی خۆمانە لە ئیسلامە جیاوازە. ئیسلام بۆ ئەوە هاتووە کە هەموو بۆ سەرجەم بەشەریەت هاتووە، بۆ هەموو بوونەوەر هاتووە، بۆ ئەوی مافی پارێزراو بێت. لە ناو ئەوانەشە بەڕێزترین شت لە ناو ئەوانە مرۆڤە کە جێگەی ڕێزە لای خوای گەورە، ڕێزی لێ ناو و مافی پارێزراوە و مرۆڤیش کاتێک کە تا ئەگاتە پێگەشتن بە چەند قۆناغێکە ئەڕوە لە دروستبوونی کۆرپەلەوە. کۆرپەلە دوای دروستبوونی کۆرپەلە مناڵ هەرزەکار پێگەیشت و کاتێک ئەگاتە پلەی پێگەیشتن ئەو کات بڵێن مافە سیفاتە بایۆلۆجیەکان و سیفاتە ئەخلاقیەکان لە باوانەوە ئەگوازێتەوە بۆ مناڵەکە. سیفاتە بایۆلۆجیەکان هەموو ئەزانین کە لە 23 کرۆمۆسۆمی دایک و لە 23 کرۆمۆسۆمی باوک پێگیت. ئەمانە ئەبنە هەڵگری چەنەها نەخۆشی کە ویراسی و لە باوانەوە ئەگوازێتەوە بۆ دایکەکە، بۆ مناڵەکە. کاتێکە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیشارەی ئابەمەداوە، یعنی کاتێککە ئەڵێن سیفاتەکان ئەڵێ لە باوانەوە ئەگوازێتەوە، خۆمان چۆن ئەڵێن گیا لەسەر بنجی خۆی ڕێتەوە. کاتێککە کێ هەڵەبژێری بۆ ئەوەی کە بیکەی بە دایکی مناڵەکە، بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ تەخەیەروا لینوطەفیکم فإن عرق الدساس، کەواتە پەروەردەی مناڵ پێش لە دایک بوون دەست پێکات، ئەبێ خەمی بخورێت. بەڵێ ئەبێ خەمی بخورێت پێش لە دایک بوون. جا لە ماوە گوێم لە زانایە گرەڵێ 20 ساڵ پێش لە دایک بوون. یعنی چی 20 ساڵ پێش لە دایک بوون؟ یعنی چەندێم کچەکە ئامادە کراوە. ئەی ئافرین بۆ دایکانەی کە جوان کچەکانیان ئامادەکەن پێش هاوسەرگیری، تیانەگەێنن کە ئەرک و بەرپرسیارەتیە. بڕواکەی لە ماوە کچیانیا بەشوو تەمەنی 14 ساڵ بوو، پێرار بوو کچێکیانیا و بەشوو تەمەنی 14 ساڵ بوو، مناڵی بوو دوایی 2 ساڵ خۆی یاریە کرد. ئەیانۆ ئەو مناڵەکە ئەگرێت دەچی بکەم خۆ من بۆ ئەو دروست نەکراوم کە بچم ئەو ژیرکەمەوە، ئەی خۆشی یاریە کرد. کەواتەمە
ئەرک و بەرپرسیارەتەکە نازانێت بەرپرسیارەتی ئەم ناڵە کە پەروەردەکردنە ئەکەوێتە سەریکە بەخێوکردنە نایزانێ. ئافرین بۆ دایکەی پێش ئەوەی کە کچەکەی شوو بکات کچەکەی هاوسەرگیری بکە وام و هەیەی کردووە کاتێکیش کە هاوسەرگیریەکە هیچ خەمێکی نییە. ئەم دایکە مرتاحە ئەزانێت چۆن کچەکەی پەروەردە کردووە ئەزانێت چۆن ماڵ بابەڕێوە زانێ بڵێن میوانداری خواردن دروستکردن نازانم چی ئەمانە هەمووی ببابەڕێوە لەبەرەوە کاتێککە ئەم کچە ئامادەیە ئیتر هەموو پەروەردەی مناڵەکەش ئەزانێ بەڵام کاتی ئامادە نییە پەروەردەی مناڵ نازانێت بەدەر لەوەش کە بە بڵێن بە مناڵی یاوێتی بەشوو هەیە هەر دایک هەر هەیە پەروەردە نازانێ وایە پەروەردەی نەکردووەکە بزانێ ماڵداری چییە. مامەڵەیەکی دروستی ئەو کاتانێکە ئەو دایکە دووگیانە کاریگەی دەبێت لەسەر منداڵ بە تاکید کاتێک کە لە کاتی دووگیانیە ئەبێ دایکەکە دڵتەنگ نەکرێ. ئەگەر کاتی ڕۆژی ڕەمەزان بوو ئەگەر زەرەر بە کۆرپەلە ئەگەیەنێ نابێ بە ڕۆژوو بێ ئەبێ خواردنی تەندروستی بۆ ئامادە بکرێ ئەبێ یارمەتی بدرێ ئیشی قورسی پێ نەکرێ هەروەها بە هیچ شێوەیە نابێ دڵتەنگ بێت چکە کاتێککە دڵتەنگ بێ دەرونیەن بۆ کۆرپەلەکەش ئەگوازێتەوە کاڵێن خواردنی تەندروست توفلیان چیان توفیلات ینی مشە خۆش شتێک لەسەر جەستەی ئەم کەسە دروست بووە ئەبێ خواردنی باشی هەبێت هەر کاتێک کە خواردن نەبوو ئەوە نییە ئیلمێن ئەڵێ لە ئێسقانەکانی ژنەکە ئەتوێتەوە دایکەکە بۆ مناڵەکە ئاچێ کەواتە بێ خواردنی تەندروستی هەبێ بە تەواوەتی گرنگی پێ بدرێ جا ئەمەوێ ئیشارە بە یەک شت بم پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ لە یەکێ لە حەدیثەکانە ئەفەرمێ ئیاکم وخضراء الدمن قالوا وما خضراء الدمن يا رسول الله قالوا المرأة الحسناء في منبت السوء من ئامام کردۆ بە ڤیددیۆیەک جا ناکرێ لێرە باسیکەم ژنێک زۆر جوانە زۆر کەشخەیە ئیتر لەگەڵ ڕێزم بۆ زۆربەی پیاوان بە دوای جوانێکە ئەڕوائی هێنێ بەڵام هیچ پەروەردە نەکراوە پەروەردە نەکراوە بۆی مناڵەکەی خۆی پەروەردە بکە لە ماڵێکایە جنێ و دەرە قسەی ناشرین ئەڵێن ئیتر ینی هیچ هینێکی نییە بەڵام کاتێک کە هاوسەرگیریەکە لە فترەی یەکەما زۆر ئاساییە دوایەکەوێتەوە سەر پلێتەکەی خۆی کاتێک کە باسی جیابوونەوە ئەکرێ ئەڵێنم پیاوە شێت بووە ئەو ژنە جوانە تەلاقەیە بەڵام نازانێ جا من ناوە ڤیددیۆکەم ناوە گوڵمار ئەمە گوڵێکە منبەت السوء لە بڵهان گوڵێک لەسەر سەرە نوێلک دەرەچێ ژێرەوەی پیسە بەڵام گوڵەکە زۆر جوانە ئەم ئافرەتە زۆر جوانە بەڵام هیچ پەروەردەیەکی نییە کە کەوتەوە سەر پلێتە ئەسڵەکە ماڵەکە لە پیاوەکە ئەکا بە ئاگر ئەیکا بە جەهەنم ئیتر نازانێت چۆن کەواتە ئافرەت زۆر گرنگە بەختەوەری ماڵ بەدەست ئافرەتە کاتێک کە ماڵ بەختەوەر بوو مناڵی جوانتیا پەروەردە ئەکرێ بەڵام ئافرەت ئەگەر نەیتوانی بەختەوەری ماڵەکە دروست بکات ئەو کاتە ماڵیش ئەبێ بە جەهەنم هەر مناڵەکەش لە کێشە ئەبێت چەندەها مناڵمان هەیە کە لە کێشایە و نازانێ ژیان چییە چکە ئەوە لە ماڵەکەی خۆیانە کێشە هەیە ڕواکەن لەم مامۆسایەک بۆ گێڕامەوە وتێتی ئەم ناڵە هەر ئەڵێ سەرم ێشێ گوێم ئێشێ چی ئەو بۆچی وایە هەتا ڕۆژێ وتێت دایکم نێرگەلە ئەخوات وتی دایکەکەی بان کردبوو توێژەرەکە وتوی نێرگەلەی چی درۆوەکە ئەڵێ سەرمە ئێشەیە چی ئەوە من هەر نایکەمە دەرەوە بۆ ئەوەی کە فێری جنێوی خراپ و شتی خراپ نابێ باش تۆ نایکەیتە دەرەوە بۆی دەرەوە هەڕەشەیە بەڵام تۆ خۆت هەڕەشەی لەسەری لە بەرچاوی نێرگەلە ئەکێشی وتی من لە لای ئەوە نایکێشم ئەچمە ژوورەکەی خۆم هەر بە توێژەرەکەی وتبوو ئەی تۆ ئەتوانی چانەخۆی توانی چانەخۆی یان نێرگەلەکەی شوبهاندۆ بە چا کەواتە ئەمە گرنگە دایکەکە پەروەردەیەکی باشی هەبێ کە پەروەردەی باشە بوو ئەتوانێ خۆی بەختەوەرکە و هەروەها ماڵەکەش بەختەوەر بێ و مناڵێکی بەختەوەر بێ و ماڵەکە دوور لە کێشە بوو پەروەردەیەکی جوانی مناڵەکە ئەکرێت کەواتە بێچکە ئەوەش کاتێک کە مناڵە کەواتە پێش لە دایک بوون ئەبێ خەمی پەروەردەی مناڵەکە بخورێت پێش لە دایک بوون ئەبێ بزانی چێ هەڵەبژێری کێ هەڵەبژێری بۆ ئەوەی بیکەی بە دایکی مناڵەکە کەواتە بێجگە ئەمەش ئەبێ ناوێکی باشی لێ بنرێت ڕاست مامۆستا لە دوای لە دایک بوونەوە عاتر
پرۆسی ناونان و ئەو جۆرە مەراسیمانە بۆ مناڵەکە و خێزانەکەی ئامادەکرێ ئەم مەراسیمەوە ئەم ناونانە چ کاریگەری و ڕۆڵێک لە ناو ژیانی مناڵەکەیە ئەبینێ دوایی بە تایبەتی تر کە ئێستادا زۆرجار ڤیدیۆ کرێ مناڵە گەورەیە ببینێتەوە کەم خەڵکە لە بۆ ناونانی ئەو هاتوون یا جاری وا هەیە ناوێک تۆزێک ماناکەی بە جۆرێکە زۆر ڕوون نیە مانایەکی زۆر باشی نییە ناونانی مناڵ یەکسەر ئەو ناوە کەسایەتیەکە بەخشێ بە مناڵەکە یەکسەر ئەوەی بۆ دروستە بێیان هەر زۆر بچووکە چون ڕەگەزنامەیان بۆ دەرهێناوە ئیگرێ بەدەستیوە نازام مناڵی 18 ساڵتان بینی بێگەر ئەڵێ ئیتر منم ساڵ دەنگەیەم ئەی کا بە فەرتەنەیە زۆر پێخمەکورە منم ساڵ دەنگەیەم یعنی ئەمانە مەراحیلن کاتێککە ئەم ناوەی لێ ئەنی ئەبێ ناوێک بێن جوان بێ شایستە بێ بڕواکەی لە مناڵم پرسیوە ئەوە ئەو ناوە یعنی چی نەیزانیوە پیاوێک ئێستا پیاوێک ئەناسم زۆر دەوڵەمانە بەڵام ناوی هەژارە یعنی هەت کات بیر لە ناوەکەی خۆی کاتەوە سلبی ڕووی دەکات خۆ ئەبێ ناوێک بێ ناوێکی ئیجابی بێ ئەم یا بڵێن ناوە غەمجین یا هەرچی چۆنە دڵخۆش بێ کە بانگێکەن هەر خەمێک ئەێنەوە بە دڵیا یا ناوی فرمێسکە کاتێککە بانگێکەن ناوی فرمێسکە ئەم مناڵە بەردەوام بیر لە ناوەکەی خۆی ئەکاتەوە یعنی ئەم ناوانە بۆچی ناوێکی جوانی لێ نانی قەی ناکایە ساڵێ ئەوە ناوی لازیای و چێڵێ گوڵێکە نازانم لە کێوەمانە بەڵام واتای ناوەکە بڵێ بە مناڵەکە بۆ ئەوی خۆی بزانێ کاتێ ئەم بۆنانەی بۆەکەی ئێمە خۆمان کە بۆنەیەکەکەین لە بۆنەکە ئەو شتانەی بۆ ئامادەکەین هەست بە کەسایەتی گەورەی خۆی زۆر دڵی خۆشە ئەجا تۆ دوعاەکی بۆەکەی لەبیا ساڵانە دەسەکەی بە دوعاکردن ئەم ناڵە سەرکەوتوو بێ بە ئەخلاق بێ خوایان چی ئەخلاقی جوانەبی کەی بە کاڵای باڵای لە بەرچاوی خۆیان دوعاکردن زۆر گرنگە من ئەڵێم بێچکە ئەوەش هەر کاتێ مناڵەکە یای بەلاتان نوێژ ئەکرد بە دەنگی بەس با گوێی لێ بێکن دوعا بۆ ئەوەکەی ئەو دوعابۆکردنە لای ئەو کە ئەزانێت تۆ گرنگی بەلای ئەوەوە ئەم دوعابۆکردنە ساڵانە دڵی پێی خۆشە بێ لەبەر ئەوە ناونان زۆر گرنگە ئەمجا بە ناوی خۆیەوە بانگکرێ نەک نازناوی بۆ دروست بکرێت جاروای لەندە خێزانە نازناوەیە مەسەلە ناوی محەممەدە پێڵەن حەمادە حەمودی بەحساب هەر ئەوە بواە لە منتیقی ئەو بەر بە عەبدوڵاڵێن ئەو دێ یعنی تۆ سەریکە عەبدوڵا لە کوێ و عەبدوڵا لەکوێ و ئەودێ لەکوێ یان ناوەکە مەحموود یا ئەحمەد پێڵێن ئەخل بە ئەحمەد دەڵێن ئەخل یان ناوەکە بچووکە کرێتەوە ئەم کەسە هەست بە بچووکی و هەست بە سوکایەتیەکە کاتێکە ئاوای پێوترێ یا لە قەبێکەنێن بەسەریە یەکێک خۆی لووس و جوان کردو زۆر جوان و ڕێک و پێکە کەچی ئێستا نەیڵێن باشتر چکە لەوانەیە گوێی لە دەنگم بێ کاتێڵێ کە ئەم ناوەم پێڵێن ئەم لە قەبم پێڵێن تر لە خۆم تەریقە بووە کە ئەم لە قەبم هەیە یا هەر بە ناوەکە شتی ناشرین هەر لە قەبی ناشرین بۆ دروستەکەنم کەسە لە کەسایەتی خۆی پەشیمانە یعنی کاتێک کە کەسایەتێکی گەورەی هەیە تۆ بەدەستی خۆ بچووکەکەیتەوە ساڵی ڕابردوو زۆرترین ناو لە هەرێمی کوردستاندا محەممەد بوو ینی ئەم ناوە جوانە پێغەمبەری عەزیزمانە پێشەوامانە کورتەکرێتەوە بۆ حەمایانی زۆر بەداخەوە زۆر ناخۆشەمان بەڕاستی بەس ئێستا ئێمە پۆلەکانمان ینی لە پۆلێکا 4-5 محەممەدی تایە سپاس بە خوای گیان ئەمانە بڕواب کە زۆر بەشیان زۆربەی زۆری ئەم محەممەدانە چاکن بەڵام ئەوانەشیان کە ئەڵێ وەڵا زۆر هار و هاجە لاسارە ئیتر تەبعی مناڵ وایە ئەنجام ئەکەوێتەوە سەر پەروەردەکە بەڵام زۆربەی زۆریان باشن زۆربەی زۆریان زیرەکن من ناوەکانم تاقی کردوتەوە زۆربیان کە ئەزانم ئەمانە زۆربیان زیرەکن زۆر باشە مامۆستا ئەگەر بینە سەر ئەوەی کە منداڵ ئیدی لەدایک بوو لە نێو ماڵدایەوە لەگەڵ دایک و باوکیدا دەژیت خۆشەویستی نێوان دایک و باوک و پەیوەندیەکی تۆکمی نێوان دایک و باوک و نەبوونی کێشۆگرت و ئەگەر کێشۆگرتێکی ژەبوو بە بەرچاوی منداڵەکەەوە باز نەکرێت تا چەند کاریگەری دەبێت لە ناخی دڵ و دەرونی ئەو منداڵە خۆشەویستی دایک و باوکە بێ بۆ مناڵ بێمەرج بێ نابێ مەرجدار بێ تا تۆ ئەوە نەکەی من خۆشم ناوێ من دایکە ناکەم ئەگەر ئەوە تا ئاوا بیت یا ئەوە بکە ئەمجا من تۆم خۆشەوێ ئەبێ بێمەرج بێ و زۆر دایکیش کاتێککە خۆی نەهامەتی و ناڕەحەتی هاتۆ بەسەری زۆر جارەیاتەوە بە ناوچاوی مناڵەکانیە خۆی بۆ خۆی دانیشتووە کەچی بەگلەییە یاتەوە بە ناوچاوی مناڵەکانیە من لەبەر خاتریەوە دانیشتم ئەجینا ئەگەر خۆشەویستی ئەوە نەبووایە ئێستا من لەکوێ ئەم ژیانەی من لەکوێ نابێ ئەمە غەڵەتە ئەبێ خۆشەویستی بێمەرج بێ دایکە
مناڵی خۆیەتی ئەبێ خۆشی بێ خۆشیشی ئەوێ هیچ دایکە ڕقینیە لە مناڵەکەی نازان ماهماکان هاچی ڕووبە بەڵام خۆشەویستیش لە مناڵێکەوە بۆ مناڵی کە جیاوازە مناڵی وا هەیە ساڵی یەک جار باوشی پیاکە بەستێتی مناڵی وا هەیە بێ ڕۆژی دەجار باوشی پیا بکەین کەواتە لە یەکێکیانە بۆ یەکی تریان جیاوازە لە کوڕکچیشە جیاوازی هەیە لەو ئەبێ تەسەڕوفە جیاوازی نەکرێت لە بینی کوڕ و کچ من هەوەسم وەیە کە کچ زیاتر لەوانەیە حەزی بە سۆز و عاتفە بێت نانە هەردووکیانۆکو یەکە هەردووکیانۆکو یەکە بەڵام زۆر جار کوڕەکە گومانی هەیە لە خۆشەویستی دایک و باوکی باوکە دایکە منە خۆشەوێ ئەرەوەڵا تۆم خۆشەوێ تۆزێکی تری پێچێ منە خۆشەوێ کەچی یەکێکی تریان وانە ئەسڵەن هەر ناپرسێ بە خەیاڵیشیان نایە ئەگەر هەفتەی جارێکیش باوشی پیاگەی هەتا کوڕەکە با لە جامیعاش بێ کە هاتەوە هەر لە مەکتەب هاتەوە لە جامیعا هاتەوە باوشێکی پیا بکە بڕوا بکە ئەو باوش پیاکردنە زۆرە گەیەنی بۆ ئەو ئەم پەیوەندێ زۆر پتەوەکە زۆر خۆشەویستی دروستە بێت لە بینی دایک و مناڵەکە من ئێستا مناڵەکانم با بۆ نمونە باسکەم ئەوەکانی کەم وانە بوون ئەمە ڕۆژی دەجا لێمە پرسی دایکە من خۆشەوێ ئەڵێم بەڵێ ئەرەوەڵا تۆم زۆر خۆشەوێ ئێ با باوشێ بکەین بەیەکە باوشی پیاکەم ئەوانی تروانە بوون ئەم ئەبێ ڕۆژی 100 جار باوشی پیا بکەیشە تێر نابێ هەر حەزی بەوەیە کە باوشی پیا بکەی هەر پێی خۆشە کە بڵی تۆم خۆشەوێ هەر مناڵە شێواز دەرکردن خۆشەویستی جیاواز هەر یەکەیان جیاوازە بۆ خۆشەویستی کاریگەریە بێ لەسەر سلوکی لە جیاواز لە مناڵەکانی تر شتێکی جوانتر سلوکێکی جوانتری هەبێت بەتەکید وە ئەزانێ ئەتا زۆر جار کە داهانیشن یەت باوشەیەکا بە دایکە ئەڵێ ئەها من یا دایکی باوشێکی پیا بکڵێ ها من لە ئێوە جیاوازترم بۆیە غیرەیە بدروست بێ لای ئەوان کەواتە ئەم جیاوازیە زیاتر پێی خۆشە ئەمجا مەسافەی پەروەردەیمان هەیە مەسافەی پەروەردەی کاتێک کە مناڵەکە هەڵەیەکی کردو لێرەوە دایکەکە بەبێ دەربڕینی خۆشەویستی و هیچ هەڕەشەی لێەکە مەگەر نەیتە پێشۆ واد لێ یەکەم چی لێ یەکەم چی تم مناڵەکە لێەوە ئەوسێ تووشی درۆیەکە ئەڵێ بۆ واتکرد لێەوە ئیتر درۆیە بۆ خۆی دروستەکە بەڵام لێگەڕێ با بێتە پێشەوە نزیکی خۆشەویستەکەی تۆ بێتەوە سوبحانەڵڵا خوای گیان مەسافەی پەروەردەی دروست کردەوە بۆ بینی دایک و مناڵ با نیومەتر لێتۆ دوور بێ ئەم نیومەترە پێوتێ مەسافەی خۆشەویستی کە نیومەتر لێتەوە دوور بوو وەکو چۆن مۆغناتیسێ شەپۆلەیە شەپۆلی ئەم خۆشەویستی دایکە ئەچێ بۆ مناڵەکەیەت بۆ دایکەکە ڕێک لەوێ مناڵەکە مطمئینە بێ کە دایکی لی نایە دایکی خۆشی ئەوێ دایکی سزایەکی گەورەی نادا بەسەران درۆژ ناکە بەڕاستی شتەکە و پێڵێ کەواتە ئەم خۆشەویستی کاریگەری زۆر گەورە هەیە ئەم باوشپیاکردنە زۆر ئەگەیەنێ کاتێککە هەڵەیەکی کردووە تۆ لێگەڕێ باش بێتە پێشەوە کە هاتە پێشەوە ئەمجا تۆ لەگەڵ یا بکەوەرە گفتوگۆ زۆر جار هەڵەکان هەلن بۆ ڕاستکردنەوەی بۆ پەروەدەی ئەخلاقی بۆ پەروەدەی دایک بۆ مناڵەکەی تۆن مناڵ تا 14 ساڵی جوان گوێگرێ چۆن پەروەدەیەکەی ئاوایە تا 14 ساڵی دوای 14 ساڵی گوێت لێ ناگرێ دوای 14 ساڵی دایک و باوکی لا بچووکە بێتەوە نازامەگەر دیقەتاندا بێ کاتێک دایک یا باوک سیاقەتەکە ئەڵێ ئەوە من بوومایە ئێستا پێشمەیایەوە ئەوە دایک و باوکەکەی لا بچووک بۆتەوە بۆیە ئەم قسەیە ئەکا کە خۆی لا گەورە بێ کەواتە تا 14 ساڵی هەلە تۆ چۆن بتەوێ ئەو مناڵە ئاوا پەروەدە وەرەگرێ تۆ چۆن بڵێ ئەو ئاوا ئەکات هەرچی شتێک و بیوە هەرچی چۆنێ پەروەدە بتەوێ ئەو بەڕێکپێکی پەروەدە جگەل بابەتی خۆشەویستی مناڵ پێویستی بە ژینگە و شوێنێکە بۆی تایە بژی دایک و باوک پێویستە چۆن ژیان و ژینگی ژیانکردن و پێدابینکردنی پێداویستیەکان بخەنە بەردەستی ئەم مناڵە بۆ مناڵی بڕەخسێنن مناڵە بێ شوێنێکی هەبێ بۆ نووسن هەروەها خواردنی باش تەندروست چاودێری گەشەی باڵای قەڵەوی زایفی ئەمانە هەمووی لەسەر دایک و باوکە چاودێری بکە بێجگە ئەوە ئەبێ ماڵەکە کێشەی تیانە بێ وە کاتێ دایک و باوکەکە شەڕیانە بێدەنگ بچنە ژوورەکەی خۆیان نابێ شەڕەکە لە بەچاوی مناڵەکە بکە چکە کاتێک کە شەڕەکەی گوێ لێ ئەبێ ئیتر ئەزانێ ئەمە هەڕەشەیە لەسەر ئەو دایمە بیری لێکات و زۆر مناڵم بینیوە لە مەکتەب دانیشتۆ ئاوای کردووە چییە ئەمڕۆ دایک و باوکم شەڕیان بوو ئەترسم تا من ئەڕۆمەوە دایکم تۆرابێ دایکم ڕۆشت بێ ینی ئەمە کاریگەری زۆر گەورەی هەیە بڕوا ئەەکەی ئەم ساڵ مناڵێکمان هەیە
دایکی لە ئەوڵی ساڵەوە بەجێ یەشتون ڕۆشتۆ تۆراوە بەس دایکەکە لە وڵاتە نیێت لە وڵاتێکی کەوە هێنراوە ئەم مناڵە بەردەوام یەت بۆ ئیدارە یەت بۆ ئۆفیسی کاتیبەکان ئەڵێ ئەوە چیتە خۆ من زۆر دڵم تەنگە ئەگەر لێرانە بێت تۆزێ باشنا مناڵی پۆلیەکە پۆلیەک سەی هەرسی چەند بەقوتە ئەم دەموچاوی زەعیف پێوەی دیارە چ خەفەتێکی گەورە لەسەر دەموچاوێتی دوای عوتڵەکە ئەم ماوەیە ڕۆژمەوە ڕای کرد بڕوا بکە دەموچای پان بوو هەر بەم 2 هەفتەیە کەشاوە جوان باوشی پیا کردم وتم چییە وتی دایکم هاتۆتەوە دوێنێ دەجار باوشی پیا کردم تۆ وەرە شیرنیم هێناوە شیرنیم هێناوە کە دایکم هاتۆتەوە ئەها ئەم مناڵە دەموچاوێکی زۆر ئاڵ جوان هەست بە گەشەیەکی زۆر گەورە کرد لە دەموچاویە چکە ئینسان ئەڵێ ئەو تەلەڤیزیۆن وایە هەچی خەمەکانە لە دەموچاوە دەرەکەوێ هەر لە مناڵیەوە پیا دەرەکەوێ مناڵ لە گەورە زیاتر هەستی هەیە کەواتە ماڵێکی بێکێشە کاتێک کە کێشەیەک ڕۆدا بیشاریتەوە زۆر شت هەیە نابێ لای مناڵە باس بکرێ کەواتە ئەگەر ماڵەکە بێکێشە بوو مناڵێکی چاکیش پەروەردابێ زۆر باش مامۆستا من دوێنێ تەوەرێکمان هەبووە لەم بەرنامەیەمە سەبارەت بۆی کە چۆن پەیوەندیکی دروست و تۆکمە لە نێوان پەیوەندیکی هاوڕێیانی نێوان دایک و کچ دروست بکرێ زۆرێک دواتر ڕخنیان لە ئێمە گرێت لە دینی ئیسلامە هاوڕێتی کچ و دایک نیشتی وا هەیە ینی نابێت دەبێت ئەوی مەفهومەکە هەڵەیە بەعکسەوە ئەسڵەن من ئەڵێم من ناڵی خۆم وا پەروەردە کردوم خۆت بکە بە هاوڕێ مناڵەکە بۆی کەسێکی کە نەکا بە هاوڕێ خۆی ئەی ئەو کەسە ئەکا بە هاوڕێ خۆی ئایا ئەو هاوڕێیە نابا باشە یا ناباشە ئەو هاوڕێیە کێ ئەمەی ئەم کێشەی ئەم ماوە لێ ماتۆرسکی لەوانە دروست بوو ئەگەر ئەم دایکە هاوڕێ ئەم کچەی بواە ئەم کچە ئەڕۆژ هاوڕێیەکی کوڕ بۆ خۆی پیاکە یا بچێ شتێکی ئاوە نەخێر هاوڕێتی دایک بۆ کچەکەی بە تایبەت زۆر ئەگەیەنێ تۆ کاتێکە لە قوتابخانەیەتەوە ئەمە فزۆلی نییە داینێ لێ پرسەرەوە زۆر جارێتەوە من خۆم ئاوام کردووە لەگەڵ مناڵەکانم زۆر جار ینی هەر ئەزمونونەکە باسکەم باشتە زۆر جاریەتەوە ئەڵێ دایکە کاتێ هەیە بۆ باسکەم چێژی لێ بینم کە شتەکانم بۆ گێڕێتەوە ئەڵێ یەک تۆز بۆستە تا دەسم بەتاڵە بێ ئەبێ دەست بەتاڵ بێ چاو ببڕیتە چاوی کە چاو بڕیە چاوی مەشغوڵمە بە مۆبایلەوە بە شتەکانی ترەوە یا لە بەردەم تا دانیشتووە چاو ببڕێ لە چاوی با شتەکانی خۆی بگێڕێتەوە لە سەرکەوتنی بۆ سیارەکە تا قوتابخانە و ئەگەڕێتەوە لە پۆلا چی کرد و لە مەکتەب چی کرد هەمووی با بۆ بگێڕێتەوە با فێر بێ بەم گێڕانەوەی هەر لە مناڵیەوە کاتێک کە فێر بوو هەر لە مناڵیەوە ئەم شتانە بۆ تۆ بگێڕێتەوە بۆ کەسێکی کە هەوڵ نادا کەسێک کە بکا بە جێگەی ڕێاز و نیازی خۆی و شتەکانی بۆ بگێڕێتەوە تۆ بتەوێنەتەوێ کەم کەس ماوە بە جێگەی سیقە کاتێکە یەکێک ئەکا بە جێگەی ڕاز و نیازی خۆی لە گەورەی شاکە پێش 18 ساڵی شتەکانی بۆ گێڕێتەوە ڕۆژێ لە ڕۆژان شتێکی بەسیت کێشەیەک ڕووبدا لە نێوانیانە ئەو کەسە سەڵەکانی بڵاوە کاتەوە لەبەرەوە با فێر بێ هەچین من سیمینار ئەڵێمەوە لە قوتابخانەکان بۆ پۆلی 9 12 و 8 و 7 ئەوانە ئەڵێم کچەکان ئەگەر کێشەی ئەخلاقی لێ ڕوودان بۆ کەسی مەگەڕنەوە بۆ دایکتانی گەڕنەوە دایک هەم بۆ چارەسەرەکە هەم بۆ شسترەکە بۆ داپۆشی ستڕەکە و بڵاوە ناکات کەواتە زۆر گرنگە دایک خۆی بکە بە ڕەفیقی مناڵەکەی ئەمجا کاتێک کە پێڵێ چی بۆ ئەمە گرنگی پێدانە چیت کرد ئەمە گرنگی پێدانە ئۆپرا خۆ هەموو کەس ئەزانێ ڕاگەیانکارێکی زۆر دیار و پێشکەوتووە ئەڵێ ئەبێ دایک ڕقم یەک بێت لە ژیانی مناڵەکە و هەروەها ئەبێ خێزانیش ڕقم یەک بێت لای دایکەکە یعنی چی؟ یعنی کاتێکە مناڵەکە یەتەوە تۆ گرنگیەکی تەواوی پێودە و لەگەڵ یادانیشە چکە کاتمان نماوە هاوکارانمان ئاماژەبەوە کە نەبێت تەواوی بێت هەندێک مناڵ هەیە سەرکێشن لاسارن یان زۆر بەگوێ دایک و باوک ناکەن یا حەزیان لە مجازەفەکردنی تر لە مناڵیەوە هەتا ئەگات تەمەنی 15 و 16 ئەوانش ئەمانە دایک و باوک وا باشە چۆن ڕەفتاریان لەگەڵا بکە هەرچەنە بە کورتی ناخوازێ بۆ بەس ئەگەر بە کورتی باسی بکەین وەڵام من زۆر شتم ئامادە کردم لەسەر ئەوانە مناڵی سەرکێش ئەبێ دایک و باوکەکە سەبری هەبێ ئەگەر هیچ پەروەدەش نەبێت دایک و باوک خۆی پێشەنگ بێت مناڵی سەرکێش زۆر ڕقی لە ئەمر بەسەراکردنە
نابێ ئەمری بەسەرا بکەیت لە بری ئەوەی بڵێ نوێژە کرد نوێژەکە بکە نوێژەکە بکە خۆت کە بانگی دا دایک و باوکەکە سێ نوێژەکەی بکە ئەوش چاو لەوە کات سەبرێکی تەواو هەبێ بزانم داوای چیەکە وەڕقیشی لە چییە جیاوازی مەکە لە بینی مناڵەکانە کە جیاوازی نەکرد ئەو هەست بە دادپەروەریەکە و بێلایەنی خۆت بپارێزە و کاتێکیش کە زانیت کە بەگوێت ناکە یا هەڵەیەکی کردو تۆ ئەتەوێت ئەو هەڵەیە زۆر لان ناشرینە تۆ ئۆپشنی بەرێ هەر ئەینەن هەڵەکەی خۆی بێنە لەگەڵێکی کە بڵێ ئەمڕە چییە بەرامبەر بە ئەمە چی ئەمە تۆ چی ئەڵێ ڕەئی وەرگرە بڕوا بکە کاتێکیش کەم نا ڕەئی وەرەگری یەک کەلیماتی زۆر جوانە بۆ ئەڵێ هەر هەز بە گەورەی خۆیەکە کاتێک کە میوانێک دانیشە ڕەئی مناڵەکە وەرەگری هەل دوایە پێڵێڵێ باوکە کاڵێ ئافرین ڕۆڵە وڵا سەر و بەرز کردمەوەی تر لای دایکی لە دایکەزانی قسەی جوانم کرد زۆر قسەی جوان باوکم زۆر پێخۆش بوو ئەمە واکە جاریکە خۆی ئامادەکا بۆ قسەی جوان کەواتە ئەم سەرکێشە ئەم لاسارە زۆر جارەبێ بە مەترسی لەسەر ژیانی خۆشی زۆر جار ئەقیژێنێ لە بچووکەکانە ئەقیژێنی بۆی سەرنجی بەرامبەر ڕاکێشێ ئیلا ئەم قیژەیە شتێکە ئەزانێت تۆ جیاوازیەکە کردووە نادات پەروەریەکە کردووە ئەوکەی تریانە خۆش ویستۆ لە ئەمانە مەکە هەمووی یەتەوە جێگەی خۆی کاتێک کە سەبر هەبوو لەگەڵیا خۆ پێشەنگ بووی و بزان داواکاریەکەشی چیە زۆر جایژە بێت تەجاولی لێ بکەیت هەر ئەو ئەقیژێنەوەوانە بێت تەجاولی لێ بکەیت و ئەگەر کارێکی چاکەشی کرد مکافەئی بکەیت کە مکافەئە کرد ئەو کاتە دڵی خۆشە بێ هەستەکە هێورە بێتەوە لەوانەیە داوای لێبوورنیش بکات لەو سەرکێشەی کە کردوێتی کەواتە زۆر گرنگە دایک و باوک خۆیان پێشەنگ بن بڕوا بکە کاتێ دایک و باوک ڕازگۆیە ئەوان ڕازگۆن کاتێکە شتێکە بینێ لە دایک و باوکەکە ئەوش ئەینە شتەکاتەوە چکە دایمە دایک و باوکی کردۆ بە پێشەنگی خۆی لە مناڵیە دایک و باوک چی بکە مناڵەکەش ئەوەکات زۆر سپاس بۆ مامۆستا مریەم ئیبراهیم ڕاهێنەری پەروەردەیی خۆ بەخێر بێ سپاس بۆم دەستپێتان بێ سەکان خۆش بەوەستان پێشمان بە گفتوگوی زیاتر ئینشاءالله خێر بێخوا سەلامەت بێ خێر بێخوام سەبارەت